بۆچ سابوون باشترینە بۆ لەناوبردنی ڤایرۆسی کۆرۆنا. تۆ ئەزانیت باشترین ڕێگا بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا شۆڕبینی دەستەکانتە. دەستەکانت پشۆ، هەمووانیش هەروات پێ دەڵێن. بەڵام بۆچی بە سابوون؟ سابوونی باش، سابوونی شیری هەنگوینی خەیاڵی، سابوونی نەعنا یان هەر جۆرە سابوونێک باشترینە بۆ لەناوبردنی ڤایرۆسەکان وەک ڤایرۆسی کۆرۆنا. لەگەڵمان بن بزانین چۆن. ئەمەی دەیبینین چەند ڤایرۆسێک وەک ڤایرۆسی کۆرۆنا دەورە درا بە پارچەیەک لە پڕۆتین و چەوری. ڤایرۆسەکە بە ئاسانی دەلکێت بە شوێنەکانەوە وەک دەستەکان. بەڵام کاتێک تۆ دەستەکانت بە ئاو دەشۆیت، ئاوەکە بەسەر ڤایرۆسەکەدا باز ئەدا، ناتوانێت ڤایرۆسەکە لەناو ببات، لەبەر ئەوەی پارچەیەک لە چەوری دروست ئەکات و ڤایرۆسەکە وەک دڵۆپەڕۆنێک ڕەفتار ئەکات. بەڵام با ئەم تاقیکردنەوەی بکەین. ڕۆنەکان تەنها شلێکی چەورن. چی ڕوو ئەدات کاتێک تۆ ڕۆن ئەکەیتە ناو ئاوەوە؟ ئەبینی سەر ئاو دەکەوێت، تێکەڵ نابێت. بەڵام کاتێک سابوونی بۆ زیاد ئەکەین، لە ناکاو ڕۆنە چەورەکە لەناو ئاوەکەدا ئەتوێتەوە، لەبەر ئەوەی لە ناوە سابوون لە دوو گەردیلە پێکهاتوو. گەردیلەیەکیان لەگەڵ ئاوەکە کارلێک ئەکات و وەیە دەستەکانت کەف ئەکەن کاتێک سابوون بەر ئاو دەکەوێت. وە گەردیلەکەی تر لەگەڵ چەوری کارلێک ئەکات، وەیە کاتێک سابوون تێکەڵ ئاوی چەور دەکەی دەبینی چەوری ئاوەکە تێکەڵ ئەبن، چونکە سابوون پێکاتی چەورەکە تێک ئەشکێنێت. گەردیلە ڕۆنەکە بەناو ئاوەکەدا بڵاو دەبنەوە. با بگەڕینەوە بۆ گەردیلەی ڤایرۆسەکەی کە لە پارچەیەک لە چەوری پێکاتوە. ئەو چینە چەوریە هەموو شتێک بەیەکەوە کۆ دەکەنەوە. لە کاتێکدا لەگەڵ سابوون کارلێک دەکەن، سابوونەکە هەموو چەوریەکان لێک جێ ئەکاتەوە ڕای ئەکێشی و ڤایرۆسەکە هەلە ئەکات. دواتر پاشماوەکەی دەچێتە ئاوەڕۆوە کە هیچ زیانی نییە. بەڵام ئەم هەڵوەشانی ڤایرۆسە پێویستی بەکاتە. بیچرکە بە دیاریکراوی. بەڵام بۆ تەماشای ئەم تاقیکردنەوە بکەن. گەر گیرایەکی شلی چەور وەک ڤایرۆسەکە بەکاربێن و لەژێر تیشکی UV درەوشاوە سەیری بکەین بەڕوونی دیارە. ئەگەر تۆ بەڕێکوپێکی دەستەکان بەس بە ئاو بشۆیت، ئەوە ئەبینی لێرەدا ئەبینی چەورەکە لێ نابێتەوە. ئەگەر بۆ مای پێنج چرکە یان 10 چرکە دەستەکان بشۆی، ئەوە هێشتا دەستەکاندا پۆشران بەم ڤایرۆسە، چەورەکەی لەسەرێتی کە دواتر ئەبێتە هۆی چەند نەخۆشی تر. بەڵام 20 چرکی تەواو سابوون بە تەواوەتی ڤایرۆسەکە تێک دەشکێنێت. پاکەرەوەکانی تری دەستیش بەسوودن، بۆ نمونە ئەوانەی کە بە زۆری کحوولە وەک سابوون چینە چەوریەکان تێک دەشکێنێت. بەڵام ئەم گیرانە دەبێت ڕێژەیەکی بەرزی لە کحوول تێدا بێت، لانی کەمە 160. بەڵام هێشتا لەگەڵ بوونی لە 160 کحوولەکەش ناوەندی ڕێگری لە نەخۆشیەکان لە ئەمریکا CDC زیاتر سابوون پەسەند دەکات بۆ بەکارهێنان. بەڵێ سابوون ئێستا بۆ تەکابوسی ئەم ڤایرۆسی. کێشەی گیراوەکانی تر ئەوەیە ئەگەر دەستەکانت بە ئارەقە بێت یان پیس بێت، کاتێک تۆ گیراوی معقەم بەکارەهێنیت، ئەوە هیچ سوودی نییە و ناتوانانی ڤایرۆسەکە لەناو بەری. بەڵام سحری سابوون لەوەدایە کە تەنها سابوونی ئاسایی بەسە بۆ لەناوبردنی ڤایرۆسی کۆرۆنا. تۆ پێویستت بە سابوون یان شامپۆ دژە بەکتریانیە لە مارکێتەکان بانگەشەی بۆ ئەکەن. هەروەها دەستگای خۆراک و دەرمان لە ئەمریکا FDA دەڵێن تەنها دڵنیابە لە شۆڕبردنی دەستەکان بۆ 20 چرکە بە سابوون باشترین ڕێگایە بۆ ڕێگری لە توژمەوە ڤایرۆسی کۆرۆنا. بۆ ئەوەی بێزاریش نەبی، دەتوانی بەدەم دەشتنەوە گۆرانی بڵێیت تا کاتت لێ بڕات و بێزار نەبی. هەمیشە تەندروست بن.